عادەتەن لە هاوین ئەمە خەڵک زۆرتر دێ بۆ لامان یعنی ناڵێم وەکو شتێکی لێ نەهاتووە وەکو بەرنامەی هەمیشەگیە هەموو کات خەڵک بەردەوام بن لەسەری کاتەکان دیاری کراوە مەسەڵەن عادەتەن ئێمە هاوین خەڵک زۆرتر دێ بۆ لامان تا کاتەکانتر بەس ئێمە پێمان خۆشەکە وەرزش وەکو نان خواردن یعنی وەکو بەشێ لە ژیانی لێبێ لە لای خەڵکات هەموو کات بەشدار بن نا کاتێ خاص دابین بکەن مەسەڵەن بڵێن بەس هاوین چون بەڕاستی وەرزش هەم بۆ سەحەت جسم هەم بۆ جوانی لەش هەم بۆ مێشکیش زۆر گرنگە یعنی ئەگەر بەردەوامبی بە نەزەر من ئەتوانی ئەو کاتانە کە تۆ مەشغوڵ مۆبایلی یا مەشغوڵ شتێک باشنی یا مەشغوڵ خواردنی ئەتوانی کاتێ تایبەت بێرەدانی کە هەم لەشت جوانە بێ هەم مێشکت مرتاحە بێت هەم بە نەزەر من لەسەر ژیانیش زۆر تاسیر دانێت یعنی تۆ کە مێشکت مرتاح بوو ئەتوانی لە ژیان خۆت زۆر باشتر معاملە لەگەڵ خەڵکێ لە شوێن ئیشەکەت لە ژیان خۆت بەڕای من لەسەر هەموو شتانە تاسیر دانێت ئێوە زیاتر ئەو یاریزانە کێنە لای ئێوە بۆ مەستی بۆ نمونە جوانکاری لە باشڕێکیە یا دکتۆر بووی نووسیەوە کە بۆ نمونە کێشی داڕۆزێنێ ئەمانە کە کامیان زیاتر لە کێش داڕۆزانی یان بەداخەوە ڕاضەکەیش جوان لە لای ئێمە جێ نەکەوتووە عادەتەن بەش ڕەشاقەکەمان عادەتەن دکتۆران یعنی خەڵک خۆی زۆر هەڵ نایەت ینی بۆ شتە بەس بەش ئاسنەکەیشمان عادەتەن مەسەڵەن ڕەسمێرن ئێستا خۆتان نەزان لەسەر ئینستاگرام و شتانە یعنی وەکو بیزینەسی لێ هاتووە ڕاضیش یعنی کەس بۆ خۆی ڕاضە ناکە من هەستەکەم ئێستا ڕاضە وەکو زەختێکە لەسەر خەڵک یعنی مەسەڵەن کەس هەیە مێردەکەی ئەڵێ ئەبێ جسمت وەکو ڕەسمە لێ بکەیت یا خەڵک خۆی چێژ لە ڕاضە وەرناگرن عادەتەن ڕاضە بێ شتێ بێ کە تۆ وەکو تەفرێحی سەیری بکە یعنی دی کاتە خۆش بەسەر ببەی بەس ئەو شتەکە ئێمەی بینین لە ناو خەڵکا وەکو زەختێ لەسەر خۆیانە قیاسەکەم چەندێک گۆڕا کێشەکەم چەندێک گۆڕا ینی هەستەکەم چێژ لە ڕاضە وەرناگرن بەس بۆ لەش جوانی عادەتەن ئاسنەکانمان بۆ لەش جوانیە کە تەمەنەیان کەمترە یاخۆ بۆ تونبوونەوەی لەشە بەس ناڵێم وەکو چێژوەرگردنێ نییە سەیری ناکەن وەکو زەختێکە لەسەر خۆیان ینی هەم خۆیان عەزێتان بۆ شتە کاتێ خۆش بەسەر نابن لە شوێن ڕاضەکەیانە عادەتەن خواردنە پرۆتۆینەکان بۆ هەردوو بەشەکەی ئێمە تەوسیەکەین چون ئێمە ڕێژیم پرۆتۆینمان هەیە بۆ لەش ینی کێش دابەزانن بۆ لەش جوانیش هەمانە بۆ کێش سەرخستن بەس ئەوە بە پێ شتەیەکە ئەو کەسە چ شتێکی ئەوێ ینی ئەوێ کێشی دابەزێنی یا کێشی سەربخاب بەس عادەتەن ئەوانە کە کێشیان ئەوێ دابەزێنن ڕێژیم سەوزەواتیان زۆرترە بە تاکید ئاو زۆرترە بێ بخۆن ینی کەمێ جیاوازی هەیە لە بین خواردنەکانیانە ئێمە تەوسیەی ناکەین بەڕاستی چون ئێوە خۆشتان نەزانن لێرە پرۆتۆین ئەسڵ نییە بەس شتایەکی تێکەڵەکەن کە لەسەر جگەر لەسەر گورشیرە تاسیر خراپ دەهانێت عادەتەن ئێمە شتە لێرە تەوسیە ناکەین ئێمە محاولاکەین کە ئەڵێن لە تەریق خواردن بێت یعنی ئەو ماسوولکانە لە تەریق خواردن کاتێ زۆرترە خایەنێت بەس ئەڵێن لە تەریق خواردن زۆر باشترەکە ئێوە وەری بگرن چون ئەو ماسوولکە کە بە خواردن دروستە بێت یعنی کاتێ زۆرتر لە جسم تا ئەمێنێت بەس پرۆتۆینەکە خۆتان نەزانن خێرا کێشە بەرز دەکەیتەوە بەس فترێک کە ڕاضە نەکەی دووبارە جسمت ئەو جوانیە نامێنێت ئێمە لێرە تەوسیە ناکەین بەس مەسرەفی هەیە بەڵێ ئەیبینین هەم لە ناو ئافرەتەکانە هەم لە ناو پیاوەکانە ئەیخۆن بە تاکید وایە چونەوانە چاوری سووتاننی لەگەڵایە چاوریش کە بسووتێ چاوری هەموو لەش بە عامدا ئەبەزێت لەسەر پێستیش تاسیر دانێت ناڵێم کە لەسەر کەبدیش ینی جگەر تاسیری خراپی دانات بە تاکید پێستیش خراوەکە لەگەڵ خۆی ئەو شتەیەکە چون پێویستە کە دوای پرۆتۆین ئاو زۆر مەسرەف بێت بەس ئێمە و زانیاریانەمان نییە ینی هەروە مەسرەف یەکەین بێەوە کە لەگەڵ دکتۆرا قسە بکەین بە دوایە ئاو زۆر مەسرەف نابێت گورشیرە کە خراو بوو جگەر کە خراببوو پێستیش ناشرینەکە لەگەڵ خۆی بە تاکید وایە
دوای ریاضە کە ئێمە خۆ سەرکردنمان هەیە بەس ئەگەر کێشیان بەرز بێ ئێمە ئەڵێن کە حەداقل تا ساعتی دوای ریاضەکەیان خواردن نەخۆن یا مەسەلەن ئاو مەسرەف بکەن زۆرتر بەس عادەتەن ئەوانە کە ئەیانەوەی کێشیان بەرزۆکەنەوە خۆ دوای ریاضەکە تەوسیەکەین کە خواردن بخۆن بەس زۆر باشیشە کە دوای ریاضە بتوانن مەلە بکەن بەس ینی بڕۆن مەلەش بکەن لەگەڵ یاوەکو ئیسراحەتێکە بۆ لەشیان بە تاکید هەمووی حەزەکە مەسەلەن بێ یەکمان دوومان ریاضە بکە خێرات جسمی بگۆڕێت و ناڵێم عادەتەن بۆ ئێمە ڕەسمێرن ئەڵێن حەزەکەن ڕەسم بەکو ئەم ڕەسمەمان لێبێ بەس من شخصەن ئەو شتە تەوسیە ناکەم چون هەر کەسێ جسمێ تایبەت بە خۆی هەیە و وراثەی هەر کەسێ فەرقەکە ئاسان هەیەی حتا بە خواردنیش کێش بەرزۆ ناکاتەوە بەس بەڕێی من ریاضە توانێت ماسوولکەکان جوان کات ماسوولکە کە جوان بوو جسم تۆش فۆرمێ و شێوازی جوانی هەیە بەس مەسەڵەن قەناکە قەڵەویش نەبی بەس ئەتوانێت زەعیفی بەس جسمێ جوانت هەبێ بەڵێ زۆر پەلەیانە کە فەرق بکەن من ئەڵێم کەس بە جسم خۆی قەناعەتنی نییە ینی هەمووی حەزەکا وەکو کەسێ تری لێبێ بەس ئەو شتە تەوسیاکەم بە هەموو خانمەکان چون هەستەکەم لە لای خۆمان خانمەکان کەم سێقەیان بە خۆیان هەیە هەم لەسەر جسم لەسەر هەموو شتێ زۆرتر سێقەیان بە جسم خۆیان بێت شانازی بکەن بە جسم خۆیان و ریاضەیش بکەن بە خاطرەوە جوانتر بن وەگەرنە هەموو مرۆڤێ جوانی تایبەت بە خۆی هەیە چ لە جسم یا بێت بەس پێن جوانتری بکەن بە ریاضە نە بیانەوێ شێواز جسمیان وەکو کەسێتر بگۆڕن چون کەس ناتوانێت وەکو کەسێتر بێت. زۆر کەسمان هەیە کە کێشەی هەناسەی هەیە دکتۆر تەوسیە پێکات کە ڕیاضە بکات نەتەنها بۆەوە زۆر نەخۆشیمان هەیە کە نەخۆشیەهای ماسوولکەیە کە زەعفە زەعیفە بێ ماسوولکەکان هەر MS-مان هەیە کە هەموو ئەوانە ریاضە بەعسە بێ کە ینی یارمەتیدەرە بۆ بەهێزکردن ئەو ماسوولکانە عادەتەن خۆی ئاسن بە خاطرەوە کێشە کە خاتە سەر ماسوولکەکان یارمەتی ئایا کە ماسوولکە خۆی دروست بێت ماسوولکەش کە دروست بوو بەهێز بوو باشتر جسم ڕائەگرێت ئێسخانەکان بەهێزترەکات عادەتەن بۆ هەموو کەسێ ئێمە تەوسیەکەین کە حەداقل هەفتەی 3 جار ریاضە لە ناو بەرنامەی ڕۆژانەکەی بگونجێنێت چون واخان یارمەتی سەحەتیانات کە بە تەمەنیش کە تۆ بە پێی تەمەن کە ئەڕوات عادەتەن ئێمەڵێن لە خانمەکانە جسم شلترە بێت و تۆزێ ماسوولکەکان بێهێزتر و لاوازترە بن مەخسوسەن سەر و 40 ساڵی تر دروستبوون ماسوولکە تۆزێ قورسە ینی ها خاو ئەبێت و کەم کەم ئێماڵێن خانمەکان محاولە بکەن کە پێش 40 ساڵ جسمێ جوان و ڕەشێق بۆ خۆیان دروستکەن دوای ئەوە یارمەتی بن خۆیان یارمەتی بن کە ئەو جسمە ڕابگرن چون عادەتەن کە بە تەمەنن خانمەکان کە دێن بۆ ئێرە زۆر بە قورسی جسمیان حتا بە ئاسنەکانیش فەرقەکە ئەو شریە جسمیان ناڕوات چون کە بە پێی تەمەن ماسوولکە کەمێ درانتر دروستە بێ کاتێ زۆرتر ئاخاێنێت تۆ پرۆگرامی خواردنت هەبێ لەگەڵ ریاضە زۆر تەئسیری هەیە بەس بەڕێی من ئەو ڕسمانە کە زیاتر ئێمە ئەیبینین زیاتر خۆشتانەزانن یا بە فۆتۆشاپە ینی شتێ ئەسڵی نییە بەس بەداخەوە خەڵکیش سێر ئەوانە ئەکات ینی هەستەکەم ریاضە وەکو شتێ جوان لە ناو خەڵکا جێ نەکەوتووە ئایستا حالیەن ینی ریاضە لەگەڵ تەجمیل و هەموو شتە تێکەڵ بۆ ینی خەڵک دێن تەجمیلەکان ئەنجاڵێ من بە ریاضەوان بێ هاتووە کە خەڵکیش دێن لە لای ئێمە ریاضاکەن ینی تەوەقع ئەو ڕسمە ئەکەن یا تەوەقع ئەو جسماکەن لە ئێمە کە ئێمە فترێ کەم بین مەسەلەن جسمیان وەکو فەرزەنەوە ئەکتێرە یا بۆ شێوازە دەربێنین بەس من هەستەکەم کە ئەو شتە غەڵەتێشە ناو خەڵکا جێکەوتووە تەجمیل زۆر بووە بە هۆی ئەوەی شۆ خەڵک تەوەقعی هەیە کە لە ریاضەکە بۆ شێوازەی لێبێ کە وەکو تەجمیلە بەس قەت ئەو شتە ڕوو نایات ئێمە بێت تەوەقع کەمترمان بێ لە ریاضەکە تەوەقع سەلامەتی و جسمێ جوانمان هەبێ بەس ئەو شتەکە بە تاکید تەجمیلێکە یا حتا پرۆتۆین و بەرنامەهای خواردنێکەیە کە زۆر قورسن تایبەتن کە بۆ هەموو کەسێ نابێت ینی ناتوانین بڵێن ئێمە لێرە جسمێوە والەیەکەین وانە ینی ئەگەر خواردنەیەتیادی بێ قەت بۆ شێوازە جسم دروست نابێت بەڕای من تەوەقعکەین لە جسم خۆمان کە بۆ شێوازەکە هەیە قەناعەتی پێ بکەین و جوانتری بکەین خۆمان قیاس نەکەین.
هەندێک زەخت هەیە کە شاید کەسێ سەحیتر بێ جسمی سالم بێ ئێمە لەو کەسەی بکەین لە کەسێکە نەخۆشە بە تاکید ریاضەکانی شێوازەکانی جیاوازترە ئیسراحەت بێن سێتەکانی جیاوازترە یعنی خۆمان یارمەتیان لەگەڵ یا ئەبین یا ئەو کەسانە کە فەقەراتیان هەیە حتا ڕاضەی ورگەکانیان جیاوازترە بەڵێ ڕەو ڕاضە ئەو نەخۆشیانەمان هەیە و هەر کامیشی ڕاضی تایبەت بەخۆی هەیە بە تاکید هەندێک ڕاضە هەیە تۆ توانی لە ماڵەوە بیکەی بەس هەروە کە بینن هەندێک ڕاضیش لێرە بە جیهازەکرێ یا پێویستە کە زەختێ بخرێتە سەر ماسوورکە ئەو شتە لە ماڵە ئیمکانی نییە بەس یەک مەسەلەی تریش هەیە لێرە خەڵک بە جەماعی ڕاضاکەن تەرجیع بن کە یەکتری نەبینن زۆر خۆشترە کە کاتێدا دابینکەن ینی لێرە چون ڕۆحی شت ئەگۆڕە ینی دی لەگەڵ خەڵکە ئاشنابی یەکە ناسی قساکەن لەسەر مۆزوعەکان بەڕێی من هەفتەی سێجاریش بێ باشترە کە تۆ بی بۆ شوێنە جەماعی ڕاضە بکەی وەگەرنا عادەتەن لە ماڵەوەی ماڵێن ڕاضاکەین بەس زۆر کەم بتوانی ینی ئەو تااقەتت هەبێ کە لە ماڵ و کات بۆ خۆت دانی مەسان 45 دقیقە 1 ساعت دانیشی ئەو ڕاضانە دووبارە بکەیتەوە بۆ خۆت هەستەکەم زۆر کەم بێ ینی مەگە زۆر ورێ زۆر بەرزت هەبێت و هەدەفێ زۆر گەورەت هەبێوانی تەوەقع خەڵک لە یاری زۆر زۆرە چاوەڕێی کاتەکەیش ناکەن ینی کاتێک کەم دابینەکەن بۆ نەتیجێ زۆر گەورە بەس عادەتەن ئەوانەش کە ئێمە بینین لە پوتوڵەکان بەشداریەکەن یا جسمهای زۆر زۆر جوان و تایبەتیان هەیە هەمووی کاتێ زۆر زۆر ریاضیان کردووە سەختیە زۆر زۆریان کێشاوە ینی ئێمە بەس سیرەکەین کە ئەو کەسە جسمی چۆنە ئیتر نازانین چه سەختیەکی کێشاوە چەنێ نەخواردن یا خواردنهای تایبەت ئێمە ئەو کەسانە کە مەسەن بۆ بتوڵەکان بەشداریەکەن بەڕاستی خواردنهای زۆر قورسیان هەیە ڕێژیمهای زۆر تایبەتیان هەیە ئێمە ئەو شتە نابینین بەس ئەبینین کە جسمی وای لێ هاتووە ئیتر کە دینیش مەسەن خەڵکیش کە دێن ئیتر نابینن ئەو کەسە چەنێ مەسەلەن ژیانە لە خۆی قورس کردووە بەڕاستی کە بۆ جسمە گەیشتووە بەس نەتیجەکە ئەبینن کاتێکیش کە تۆ بێ بڵێ خواردنەکانەمانە بخۆ لە لای قورسە ینی مەساڵێ من ناتوانم برنج نەخۆم من ناتوانم ڕێجیم کەم بەس ئەوێ هەموو شتانش بکات بەس جسمی جوانیشی هەبێ بەس ئەو شتە ئیمکانی نییە ینی هەبێتەوە قورسیەکیشت هەبێت ینی لەگەڵەوە نەتیجە باشیشت بگری داواکاریم لە خانمەکانەوەیە کە حتمما حتا ئایسێمە زۆربەی خانمەکانمان هەیە کە لە کات مناڵبوون زۆر جسمیان تێکەچێت یا قەڵەویەکانیان زۆر زۆر ینی جسمیان تێکەیات من تکاکەم کە هەمویان بەشداری بکەن چون ئێمە ڕاضیشمان هەیە کە تایبەت بە دەورەی حەملە ینی ئەتوانێت یارمەتیان بات کە جسمی جوانیان هەبێ لەگەڵەوە کە مناڵیشیان هەبێ ینی مناڵبوون دەلیل بەرەوە نیە کە دایک دەست لە خۆی داشۆرێت جسمی ناشرین بێت تکاکەم کە ڕاضە وەکو نان خواردن یعنی چۆن تۆ پێویستت بە نان خواردنە هەروە لەناو بەرنامەی ڕۆژانە تا هەفتەی 3 جار 4 جاریش هەبێ ڕۆژە ساعاتێکیش هەبێ بەشداری بکەن چون عادەتەن خانمەکانی من لە ماڵۆن یا مەشغەڵەی فکری خانمەکان زۆرترە چون ڕەوابط اجتماعیان وەکو ئاغاکان نییە چون پیاوەکان زۆر ڕەوابط اجتماعیان لەسەرەوەیە ئەبینی بی لە زۆر مەسالە و مشکڵاتەکان ناکەن بەس خانمەکان چون زۆر بیرەکەنەوە پێویستە کە بەڕای من حەداقەت 4 ڕۆژ لە هەفتە بێن بەخاترەوە کە مێشکێ سافیان هەبێت خۆشحاڵ بن ینی ها شادیە دەرونیان هەبێ ینی پێویستەکە بەشداری بکەن تکاکەم کە بەشداری بکەن لە ڕاضەکانە عادەتەن خانمەکان لە لای ئێمە ئەترسن لە ڕاضەوەیە مەسەڵەن وا بیرەکەنەوە کە چون حەملە نەتوانن هەموو خواردنێ بخۆن بەس حەملبوون دەلی بەرەو نیە کە تۆ زۆر بخۆی زۆر خواردن نە مەسەڵەن میزان کالۆریە کە تۆ مەصرفیەکەی یا خواردنێ باش کە مەصرفیەکەی یعنی تعویز هەم خۆتەیە تۆ هەم مناڵەکە بەس لە لای خۆمان نەبینی کە زۆر لە حەد خواردن زۆر زۆرەکەن خەو زۆر زۆرەکەن ینی ها حەملەکانیشمان زۆر غەڵەتە بەڕای من
هەمانە بە زۆر کەمە یعنی ئەتوانم پێتان بڵێم کە تا ئێستا ئەتوان بۆتان حساب بکەم کە چەند کەس هاتوون بەس بۆ حەمل ئەوە کەم کەس بەشداریەکات بەس نە زۆر ئاساییە کە لە کات حەملە ڕاضە بکەی بەس ڕاضەکانی تایبەتە ئەگەر کەسێک بەهێزیش پێ هەروە خۆتان وتان لە یوتیوب بەتوانێت حتا سکواتەکەن حتا ڕاضەها زۆر قورسترەکەن یعنی ئەو شتە زۆر ئاساییە بەس بە شەرتێک کە تۆ جسم خۆت دروست کرده بێ پێش حەمل یعنی جسمی ئامادەت هەبێ کە بتوانین لە کات حەملیش ڕاضە بکەی وەگەرنە زۆر ئاساییە کە حتا دوای حەملیش ڕاضە دەست پێ بکەی بەس لە کات خۆمانە لە لای خۆمان نۆمانگەکە کە ڕاضە ناکەن دوای ئەوەش کە مناڵیانە بێت ڕاضە ناکەنە بینی کە کاتێ دێن بۆ لای ئێمە کە چاوریەکانیان زۆر زۆرە قەڵەویەکان زۆر زۆرە شل بوونەتۆ ینی زۆر بە قورسی دووبارە ئەو خانمە دێتۆ جێگەی خۆی پس تکایەوە مەکەن لە خۆتان ینی گوناحە بە خاتر حەملێ مەسەلەن یەک نەفەر هەموو ژیانی خراپێ چون جسمێ ناشرین هەموو ژیان خانمێ خراپەکە بەڕاستی چون ناتوانانی جلێ بەدڵ خۆت بکەیتە بەرت لە ژیان ئاسای خۆتان مرتاحنی یعنی تکایەکەوا مەکەن لە خۆتان بەشداری بکەن لە ڕاضەکان یارمەتیتان نایە بە تاکید.